سڵاو بینەرانی بەڕێزەوە کاتتان باش. دەڕۆژ لەمە پێش خۆپێشاندانەکان بەهۆی نەبوونی ئاو لە خوزستان یا ئەلەحواز دەستی پێکردووە و تا ئێستا چەندین کەس کوژرا و چەندی کەسیش بریندارن و هەڵبەت یەکێک لە پۆلیسەکانی کۆماری ئیسلامیش تا ئێستا کوژراوە. ڕێکخراوی ئەمنستی ئینتەرناشناڵ لێخۆشبوونی نێونەتەوەی دەڵێت تەقەکردن لە خۆپێشاندەرانی بێچاک کە هیچ هەڕەشەیەک نینە پێشێلکردنی ئەو بەڵێنانەیە کە کۆماری ئیسلامی داوێتی بۆی کە ژیانی مرۆڤ پارێزێت. هەروەها بەرپرسی کمیسیۆنی مافەکانی مرۆڤی ڕێکخراوی نەتەوەی یەکگرتوەکان دەڵێت بە جێگای سەرکوتکردنی خۆپێشاندەران کۆماری ئیسلامی دەبێت قەیرانی ئاو چارەسەر بکات. لەم بارەیەوە سەبارەت بە خۆپێشاندانەکان لە خۆزستان دوو میوانمان هەیە، توێژەنەری سیاسی کاک بیژەن قارەمانی و کاکتا حەسەنیانی. لە پێشتا بینەران ئاگادار دەکەن کە ئەم بەرنامەیە لە ڕێگای سکایپەوە تۆمار دەکرێت و ڕۆژی چوارشەممە دەونی سەر لە بەیانی 5 ئێوارە بە کاتی هەرێمی کوردستان دەتوانن لە ڕادیۆش گوێبیسی و بەرنامە بن. سپاسی ئامادەبوونی هەردوو گلاتان دەکەم. لە پێشتا ئەگەر گوێ بدەنە قسەکانی بەشێک لە وتەکانی حەسەنی ڕوحانی کە لە کابینەدا ئاماژەی با خۆپێشاندانەکان کرد. من خواهش میکنم که اگر مشکلی هست اگر گرفتێک هەیە با بە ڕێگەی یاساییەوە بێت. مەهێڵن دوژمنانی ئێمە پێی خۆشحاڵ بن. ڕێگەمەدەن ئەوانەی دژی ئێرانن لە حرەکەتێک و لە خۆپێشاندانێکدا کەڵشی خراپ وەربگرن. بۆ تاوتۆکردنی خۆپێشاندانەکان لە خۆزستان دەگەێنەوە لای میوانەکانمان. کاک تا هەرە پێشدا بە بەڕستان دەست پێ بکەم. سەرۆکۆماری ئێران وان نیشان دەدات لە قسەکانیدا کە ئەو خۆپێشاندانانە کە هەن شتێکی ئاساییە بەڵام نەهێڵن دژمنانی ئێران کەڵک لاو خۆپێشاندانانە وەربگرن، کەڵکی خراپ هەڵبەت. بەڵام بلایکی دیکەەوە ڕێکخراوی ئەمنستی ئینتەرناشناڵ دەڵا کە تەقە لە خەڵکی بێچەک نەکردێ. ئایا ئەم دوو وتانە یەکتر دەگرنەوە؟ بەڵێ سڵاو لە ئێوە کاک سەلاح و هەروەکتر لە میوانی بەڕێزی بەردەمەکە کاک بیژەن. لە ڕاستیدا کۆماری ئیسلامی هەمیشە بەو وتەیە لەگەڵ خۆپێشاندەران ئێران ڕوبەڕوو بووە. ئەویش ئەوەیە کە دەڵێ نابێ خەڵکی ئاژاوەگەر یا ئاژاوەچی کەڵک وەربگرن لەو دەرفەتە. بەڵام لە ڕاستیدا ئەوە خەڵکی ئاژاوەچی یا خەڵکی تێکدەر نین. ئەوە خودی ئەو خەڵکن کە دێنە سەر شەقام وە خۆپێشاندان دەکەن. ئەو خەڵکە هەروەکو خۆشە لە قسەکاندا ئاماژە پێدا لە واقعدا بەبێ ئەوەی کە بیانەوێت تونند و تیژی بکەن یا بەبێ ئەوەی کە هەڵگری چەک و شتیوا بن دێنە سەر شەقام و خۆپێشاندان دەکەن بۆ ئەو شتێک کە لە واقعدا ساڵیانێکی درێژە پێوەی دەناڵێنن و کۆماری ئیسلامی قەت هەنگاوێکی نەهاویشتوو بۆ ئەوەی کە ئەو قەیرانانە جێبەجێ بکە. بەڵام کۆماری ئیسلامی بەهۆی ئەوەی کە توانای بیستنی قسەی مخالفی نییە لە واقعدا ئەوانە کە دێنە سەر شەقام و خۆپێشاندان دەکەن و دروشم دەدەن و دژی حکوومەت ڕوونکردنەوە دەدەن لە دروشمەکانیاندا ئەو تواناوە ئەو زەرفیەتە کۆماری ئیسلامیدا نییە کە جۆبیسیان بێت پاشی یا هەر لە سەرەتای خۆپێشاندانەکان یا پاشی ماوەیەکی کورت دەست دەکا بە تونند و تویژی بە هێنانی هێزی سەرکوتکەر بۆ سەر شەقام ڕوبەڕوویان دەبێتەوە و بە شێوەیەکی غەیرە دموکراتیک لە واقعدا دەگەڵان ڕوبەڕوو دەبێتەوە. ئەو قسانەی کۆماری ئیسلامی تازە نییە و هەمیشە لە ئەو جۆرە خۆپێشاندانانە کە ڕوودەدا لە ئێران ئەوەی دەڵێتەوە. بەڵام لە هەڕاستیدا هەروەکو هەمومان لە ڤیدۆکاندا بینیمانە و لە خۆپێشاندانەکاندا دەرکەوتووە خۆپێشاندەران تونند و تیژیان نەکردو، هێریشان نەکردوتە سەر دام و دەستگاکانی دەوڵەتی یا هەڵگری چەک نەبوون. ئەوە خودی حکوومەت و هێزی سەرکوتکەری حکوومەت بووە کە دەستی وەشاندووە و تەزاوڕات و خۆپێشاندانەکانی خەڵکی تێکەڵاوی تونند و تیژی کردوێتەوە. کاک بیژەن قسەکانی ڕوحانی چارەسەری کێشەی ئێستای خۆزستان دەکات؟ شەروا سڵاو بۆ بیسەر و بینەرانی ئەو بەرنامە میوانی بەڕێستان و هەموو دۆستان. من پێم وانە تەنیا وەکو خەڵکی خوزستانیش ئاماژەیان پێکردۆ لە حزوری ئێساقی جاهانگیریش کە
نێردراوی دەوڵەت وە شخصی ڕوحانی بۆ لە ئەدەبیاتی فارس تاپەی دەڵێن گفتار دەرمانی قەیران و بحران لە ئیقلیمی ئەهواز لە ڕادەیەک چۆتە سەرێکە بەم وەزعیەتەی کە ئێستاکە هەیەی بە هیچ شێوەیەک چارەسەری ناکات چون تەنیا قەیرانی ئاونێ قەیران ویشکە ساڵی نییە قەیران هۆویەتیشە تەنانەت لەو پارێزگایانەوە لە ئیقلیمەکانی نەتەوەیی ئێران بە باوەڕی من بە هیچ شێوەیەک لە ئێستادا ئەو بەڵێنانەی کە دەیدەن ناکرێت تۆ بینی دەیان سەد لەسەر کەرخە سازکەی ئاوەکەی بە شالوولە بەری بەڵام ئێستاکە بتوێ بە چەند تانچێر و بە چەند ماشێن بە بۆتری ئاوی بێنێەوە شوێنی خۆی بە هیچ شێوەیەک وڵامدەر نییە و کێشەی ئیقلیمی ئەهواز ئەو پارێزگایە کە لە ڕێژەی لە بواری ئاوەوە یەک لە سێی ئاوی سەرچاوی ئاوی ئێرانە لەباری نەوتەوە گازەوە لەباری هەموو سەرچاوە سروشتەکان یەکەم وستانەوە سەروەت و سامانی میلی ئەو وڵاتە دەواقعدا لێرە سەرچاوی گرتو هەمیشە ئێستاکە کەوتۆتە ئەو بحران و قەیرانی ئێستا بە باوەڕی من بە هیچ شێوەیەک چارەسەر ناکرێت چون دەبێت بحرانی ئاو لە تەنیش بحرانی ئاو بحرانی هۆویەتیشی لەسەر دابنێکێکە دەرفەت بوو زیاترشی زۆر باش باسی هۆویەتیش دەکەین کاکبیژن وەک ئاماژە دەکات ئاوێکی زۆری هەیە خۆزستان کەوابوو کۆماری ئیسلامی بۆچی ئێستا ناتوانێت و گرفتە چارەسەر بکایە بۆچی خەڵکاتونە سەر شقام داوای ئاو دەکەن تینونە بەڵێ کاکسەلا کۆماری ئیسلامی لە درێژەی 20 ساڵی ڕابردوو دەستی کردو بە بەنداو دروستکردن لەسەر لە خوزستان واتە لە ئەلەحوازیش لە ئەو هەرێمە کۆماری ئیسلامی بە دروستکردنی بەنداو بەبێ ئەوەی کە بە شێوەیەکی زۆر بنەڕەتی و فەنی لێکۆڵینەوە بکە بەنداوی دروست کردو یەک لەو بەنداوانە کە دروست کراوە ئەو کێشەیەی زۆر زەخت کردوتەوە بەهۆی ئەوەی کە ڕێژەی خوێ لەناو ئەو ئاوە چۆتە سەرێ بەهۆی ئەوەی کە ئەو ناوچەیە خاوەنی لە واقعدا موقعیەتێکە لەباری خاکەوە کە ئەو بەنداوە هەڵگیری کۆکەرەوەی باشترە بڵین خوێیەکی یەکجار زۆرە و لەلایەکی دیکەوە ئەو بەنداوە توانیوێتی یا ئەو بەنداوانە توانیوێتی ئەو چۆمانە یا ئەو چەمانەی کە لەو هەرێمە هەیە ویشک بکە یا زۆر کەم ئاویان بکە و شتێکی کە لە هەمووی ئەوانە دیسان گرنگترە ئەوەیە کە کۆماری ئیسلامی ئەو ئاوە دەجۆزێتەوە بۆ ئوستانەکان و پارێزگاکانی ناوەندی ئێرە و بە جۆستنەوەی ئەو ئاوە بێگومان ئەو هەرێمە دووچاری کەم ئاوی بووە هەم بۆ کشت و کاڵ و هەم بۆ مەصرفی خەڵک واتە بۆ خواردنەوە و بۆ پێداویستەکانی خەڵک مەجموعەی ئەوانە دەگەڕێتەوە سەر ئەو مدیریەتە غەڵەتەی کە کۆماری ئیسلامی لەو هەرێمە لە درێژەی ئەو ساڵانەی ڕابردوودا ئەنجامی داوە کە ئەلبەتە هەروەکو خەڵکیش دەزانێت ئەو بێ مدیریەتیە تەنیا لەو بوارەدا نییە و تەنیا ئەو هەرێمە یا ئەو پارێزگایە ناگێتەوە لە هەموو ئێران ئەو قەیرانە و ئەو قەیرانانە هەن بە شێوەی جۆرا و جۆر هەن یەک لەوانە کە ئەو ڕۆکانە لە هەموو دنیاە باوە ئەو مەسلەی کۆرۆنایە و مەسلەی واکسەنە کە ئەلان لە زۆر لە وڵاتانی دنیاە نەتەنیا لە وڵاتانی ڕۆژاوە بگرێت لە وڵاتانی ئاسیاییش و لە ڕۆژهەڵاتی ناوینیش زۆر هەوڵ درراوە کە ئەو کێشە حەل بکەن بەڵام لە ئێران ئەوە قەیرانێکی سەرتاسەریە کە خەڵک دەگەڵی دەناڵێنن و پێی نەخۆش دەکەون و حتا پێی دەمرن جاوەیە کە دەمەویست ئەرزت بکەم کە قەیران لە کۆماری ئیسلامیدا سەرتاپای وجودی گرتوێتەوە بەڵام ئەو ڕۆکانە لە هەرێمی ئەلەحواز واتە خۆزستان زۆرتر ڕەنجی داوەتەوە و زەقبووتەوە کاکبیژن ئاماژەت بە مەسلەی پێناسە کرد پێناسەی نەتەوەیی تۆ پێ دوایە ئەو خۆپێشاندانانەی کە ئێستا لە خۆزستان هەیە پەیوەندی هەیە بە مەسلەی پێناسی خەڵکی خۆزستان پێناسی نەتەوەی بێگومان ئەگەر تۆ سەیری ئەم چەند ڕۆژە سەیری پشتیوانیەکان بکەی بەشی ناوەندگەرات دەواقعدا دام بە زڵم و زۆرەکەدا دێنن بەڵام لە ڕوانگەی ناوەند و مەرکەزەوە بۆی دەچن کە هۆویەتی ئەو ئوسپانیا ئەوەی کەوان پێی دەڵێن تەمامیەتی ئەرزی بپارێزن لە ڕاستدا ئەو کێشەی کە ئێستاکە لە ئیقلیمی ئاواسەیە ئێمە لە کوردستان 42 ساڵە لەگەڵی دەست و پەنجە نەرم دەکەین و هەمانە لە سیستان و بلوچستان هەمانە یعنی لە کۆی پێکاتەی
نەتەوەکانی ئێران هەمان کێشە هەیە. ئەو کێشەش لە ئەساسدا لە یاسای بنەڕەتی ئێران ڕادەست پێ دەکات. ئەو یاسایە جوورێک داڕێژراوە تعریف کراوە بنەما لە دینی ئیسلام گیراوە، لە دینی ئیسلامیشدا شیعی ئەسناشتەری و جەحفەری وەرگیراوە، لەویشدا فارس، یعنی هەموو پێکهاتەکاندا بە ئەقەلیەتێکی کەمی قەومی یا کەمەنەتەوەی بە حیساب دێن کە بە باوەڕی من ئەگەر قرار بێ شتێک باش بکرێەوە ئەو وەزعیەتە بگرێت دروست دەبێت لەو نقطەرا دەست پێ بکەی کە دەستێوەردان و ئاڵوگۆڕ لە خودی ئەو یاسا بنەڕەتی ڕاپێک بێ. ئەگەر بڕیار وایە قرار وایە ئەو چوارچێ بۆ ئەم جغرافیا و ژئۆپۆلیتیکە وەک خۆی وەکو ئێران بمێنێتەوە دەبێت ناکرێت نەتەوەیەک هەموو مافێکی هەبێ وەکو فارس نەتەوەکانی دیکە هیچ مافێکیان نەبێ. بەڵێ دەتوانم بڵم ئەوەی کە بەسەر ئەقلیمی ئەهواز یا خوزستانی ئێستاکە هاتووە دروست لە سیاسەتی بایخ نەدان بە نەتەوەکانی دیکەەوە لە سیاسەتی نەتەوەی بەرتەر سەرچاوە دەگرێ. ئەگەر سەیری ئەم 40 ساڵەکەین 8 ساڵی وەلا بنێن شەڕی ئێران و عێراقە دوایە لە جیاتی بێن ئوستانێک کە شەڕ وێرانی کردو نەکلاسستانەکانی شارەکانی منتەقەکانی کەشاوەرزیەکەی ئاوەدانیکەنەوە دێن دەست بۆ ئاوەکەی دەبن. سوپای پاسدارانێکی شەڕکەر دەبێتە سوپای پاسدارانێکی موجری لە دەورانی ڕەفسەنجانیدا، یعنی ئەو تەرحە بڵند پەروازانەی زمانی ڕەفسەنجانی بوون. دوای ڕەفسەنجانی کە لە دەورانی ڕێفەرمخوازیدا دەکەوێتە دواوە سوپای پاسدارانی موجری دەبێتە سوپای پاسدارانی مدعیش، موجری و مدعی. دوایە بەرەبەرە دێ دەبێتە سوپای پاسدارانی مافیاش لەباری ئەمنیەتیشەوە، هەرەوەی کە ئەحمەدی نیژاد نێوی بردن بە لەحنێکی برایانی قاچاقچیمە کە نایاڵن هیچ کارێکی بکەین دەست و پێیان گرت و ئەوەی کە دیپلۆماتیکتر ئاغای زەریف ئاماژەی پێکرد مەیدان، یعنی سوپای پاسداران هەم لە نێو خۆدا دەسەڵات بەدەستە هەم لە دەرەوەدا دەواقعدا ئەساسی تاوانی سەرەکی کە لە ناوەند سەرچاوە دەگرێت بەڕێوبەری ئەو تەرحانە بەڕێوبەری ئەو وەزعیەتە لەو منتەقانە بەگشتی سوپای پاسدارانە. و یەک شتیشمان لەبیر نەچێت لە هەر تەرحێک لە هەر گەڵاڵەیەکی کە بۆ نەتەوەکانی دیکە پەیڕەو دەکرێت ئەم تەرحە و بەرنامەیە لە شوڕای ئەمنیەتی میلیەوە دادەڕێژترێ. شتێک نییە فیلبداها دابدرێ کە سەد لێدان بێ، ویشتکردن بێ، ئاڵگۆڕی خەڵک بێ، هێنانی خەڵک و لابردنی خەڵک بێ. شتێکی دیکەش کە بۆ ئاگاداریت ئێستاکە لە ئیقلیمی ئەهوازدا لە هەموو ئێران بەرچاوترێکە لە هەموو ئێران دیارە هەیە مەسەلەی حاشیە نشینیە. حاشیە نشینی بەدکولی پێکهاتەی هەموو شتێکی لەگەڵە خۆی وێران دەکات. تۆ بینی تەواوی گوندەکان و کەشاوەرزیەکەی وێرانکەی بینی لە حاشیەی شارەکان جیان بۆ بکەیەوە خۆ تەبیعەتەن وەزعیەتەیە کە ئێستاکە شاهدی. کاکتەها ڕەنگە ئێوە چۆنە؟ ئایا ئەو خۆ پێشاندانانەی ئێستا لە خوزستانی پەیوەندی بە پێناسەی نەتەوەی خەڵکی عەرەب یا خەڵکی خوزستان هەیە؟ بەڵێ ئەوەی کە بیژەنی ژەمەژی پێکرد لە جێ خۆیەتی لە واقعدا مەسلەی نەتەوەکانی ئێران و مافەکانیان پشتگوێ خراوە، نەک پشتگوێ خراوە زۆر بە شێوەیەکی سیستەماتیک دژیوان هەڵوێز دەگیرێ لە شوێنە گرنگەکانی دەسەڵاتدارەتی کۆمەری ئیسلامی وەک ئەوەی کە لە ڕێبەری ڕابیگرە هەتا دەگاتە ئۆرگانەکانی مەسلحەتی نیزام و شوێنەکانی دیکە و ئەوانە بە شێوەی سیستەماتیک ئەمەل دەکەن چونکە نەتەوەکان وەک هەڕەشەیەک دەبینن و هەمیشە بە ڕوانگە و بەدیدێکی ئەمنیەتیەوە دەڕوانە نەتەوەکانی ئێرانی. جا ئەو ڕوانگە ئەمنیەتیە هەموو بوارەکانی گرتوێتەوە، ینی بواری کۆمەڵایەتی، بواری سیاسی، بواری ئابووری بە تایبەت کە زۆر زۆر گرینگە و الان لەو ناوچانە بەڕاستی خەڵکەکە بەدەستیەوە دەناڵێنن لە بەلوچستانەوە هەتا دەگاتە هەرێمی ئەلەحواز لێوەڕە هەتا دەگاتە کوردستان و هەتا دەگاتە گۆمبەت و شوێنەکانی دیکە. جا ئەوەیە کە بەڵێ ئەمنیش و دەگەڵ ئەو ڕایە هەم کە کۆمەری ئیسلامی بە شێوەیەکی بەرنامەداڕێژراو و بە شێوەیەکی سیستەماتیک جیاوازی دادنێت لە بینی نەتەوەکان واتە مەبەستم نەتەوەکان و نەتەوەی باڵادا سواتە نەتەوەی فارس، چون ئێمە کاتێک کە سرنج دەدەین هەموو ئەو ئیمکاناتە ژێر ئەرزی و سەر ئەرزی کە هەیە لە شوێنەکانی گرنگ وەکو کوردستان کە خۆب ئاڵتونێکی زۆرە کە دەیگوێزنەوە یا شتی دیکە وەکو ئاو
یا لە هەرێمی ئەلەحواز دیارە نەوت هەیە، نەوتێکی یەکجار زۆر هەیە و هەروەتر گاز هەیە و ئاویش هەیە. هەمووی ئەوانە لە بەرژەوەندی هەرێمەکانی یا ئوستانەکانی ناوەند کەڵکی لێوەردەگیرێ و بۆ ئەو ئیشانە کە ڕۆژهەڵاتی ناوینی پێتێک بدە لە حاڵێکدا خەڵکەکەی خۆی واتە لە ئێران ئەوە تا دەبینین کە دەچە هەلومەرجێکدان و چلۆن دەشی لە کوردستان مەسلەی کۆڵبەری هەیە کە هەموو ڕۆژێ تەقیان لێ دەکەن و ئەو خەڵکە هەژارە دەکوژن. لە بەلوچستان نەوتبەر هەیە کە هەر بەو شێوە ڕەفتاریان لەگەڵ دەکەن. ئەوە ئانیش لە هەرێمی ئەلەحواز واتە خوزستان ئەوە دیسانەوە دەبینین کە وەزعەکە چلۆنە، تەنانەت لە گۆمبەت هەر بەو شێوەیە. لە هەموو ئەو شوێنانەی کە نەتەوەکان لێی دەژین ئەو پارادۆکسە زیندە بەرجەستەیە و هێندە گەورەیە کە حاشا هەڵنەگرە و تەواو کۆماری ئیسلامی بە شێوەیەکی زۆر نامرۆڤانە لەگەڵ نەتەوەکان هەڵس و کەوتی هەیە لە هەموو بوارەکاندا کە ئاماژەم پێدا. کاک بیژەن ئاماژت پێدا کە ئەو گرفتی ئێستا خەڵکی خوزستان لەگەڵی ڕووبەڕۆ خەڵکی کوردستان بۆ ماوەی دەوری 40 ساڵە لەگەڵی ڕووبەڕۆ ئەزمموی کردو. تۆ پێ دوایە تا ئێستا دە ڕۆژێکەوە کە خۆ پێشاندانانە هەیە تا ئێستا پێ دوایە خەڵکی کوردستان یا نەتەوەکانی دیکەی ئێران بەڕادی پێویست پشتیوانیان لە خەڵکی خۆزستان کردووە؟ ئەوەی کە ڕاگەنەگشتەکان بەگشتی بڵاوی دەکەنەوە و تا ئێستاکە بەردەستمان کەوتووە تا ڕادەیەک نەک بڵین تەواو، بەڵام تا ڕادەیەک بۆچی کردویانە. ئەویشکردنەکە بە دوو جوورە، جوورێک کە پشتیوانێکی ڕاستەوخۆ و بێپێچفەنایە، هەروەک لە پێشەکیشدا ئەزمکردن. جووری دووەمیانەوە جوورەیە کە نەتەوەی باڵا دەست و فارسەکان و ئەوانەی کە نزیک لە حاکمیەتن هەتەنانە لە دەرەوەش وەکو ئۆپۆزیسیۆن لە ڕوانگەیەکی مەرکەزگەراییەوە سەیری قەزیەکە دەکەن. ئاعتراف بە بوونی کەموکوڕی بە وەزعیەتی بیاوی شکە ساڵی دەکەن و تەقسیر و تاوانەکان دەخەنە سەر مەسایلی شکە ساڵی ئەو جورە مەسایلە بیاوی کە ئەو وەزعیەتە جەوەی کە تقریبا دنیای داگرتووە، بەڵام قرار نەبوو ئاوە بەو شێوەی بێرانی لە پاش خۆی بەجێببینێ. ئەویش بۆ ئوستانێکی وەکو هەریمیی وەکو هەریمی ئەهواز کە لە هەموو بارێکەوە بێکرەوە، لە هەموو بارێکەوە لەسەر عەرز و بن عەرز پڕداهاتە. لەو بەشەیەوە دەتوانم بڵام شتەکە بە دوو جۆر دەخێندرێتەوە دەبیندرێ و ئەوەش ڕاست لەوە سەرچاوە دەگرێت کە ئێمە وەکو ئۆپۆزیسیۆنێکی واحید، ئۆپۆزیسیۆنێکی یەکدەست، ئادرسێکی واحیدمان نییە کە ببشرێتە سەر ئەو خۆپێشاندانەوە مدیریەت و ڕەهبەری بکە. ئێستاشی لەگەڵ بێ لە کۆی ئێران بەڕێکخراوترین بە تەشکیلاتترین لەگەڵ هەموو کەموکوڕەکانێتی ئۆپۆزیسیۆنی کووردە کە دەتوانێت بۆ موقعی وا هەڵوێستی باش گونجاو لە جێ بگرێت. دیسانیش دەڵام ئەوەش بۆ مانایانەیە کە ئەوانیش کەم و کوڕیان نەبێت، بەڵام لە کولدا ئەگەر کوردستان لەگەڵ بەشەکانی دیکەی ئێران بەراکەین بە حکمی ئەو لێدانی مۆرچی تەجزیە تەلەبی کە من بە هۆویەت تەلەبی و نەهاتەن بە ئیستقلال تەلەبی دەزانم، ئەگەر فاکتێکی کورد بێنینەوە لە پێشەکی کوردستان و کوردی دکتۆر قاسملو ئەو زۆر سەراحەت دەڵا ئێمە تەجزیە تەلەب نین، ئێمە ئەگەر دەمانەیە ڕۆژێکێکی یەکمانگرتەوە دەبینەوە بە یەک، یعنی ئێمە لەسەر خاکی خۆمان، لەسەر وڵاتی خۆمان، خەڵکی خۆمان، هەموو شتێکمان خۆمانە. پس لێدانی ئەم ئێهانەی ئتهامی تەجزیە تەلەبی کە زۆر باوە و حکوومەت 32 ساڵە تەنانەت حکوومەتی پێشوش ئەو شتەی هەبوو لەگەڵ خۆی دەکێشا، ڕێگان نادا بەوەی کە ئۆپۆزیسیۆنێک یەکدەست بن، متحید بن و بەرنامە و ڕێبەرایەتیان کێشەی جوڵوانەوەکان و گوزوتنەوەکانی یەک بە دوای یەکدا 92 96 و ئێستاکەش کە هەریمی ئەهوازی گرتوێتەوە شارەکانی دیکەش تا ڕادەیەک ئەوە خۆنیشان دەدەن ئەگەر ئیدامەی هەبێ بەو شەرتە کە ڕێبەریشی هەبێ و لە پشتی بێ خۆب دەتوانین ئەو دەمی خێنەوەیشی دیکەی بۆ بکەین. بەڵام ئێستاکە لە حاڵەتی ئەم شراتەدا ئەمن وای نابینم کە سەرنجامێکی هەبێ و بتوانێت دەمەقتەیەکی داڕاوتە دێڵ بەو معناینە کێشەکان چارەسەر دەبن، قەیرانەکان ڕاوە دەستن یا خەڵکی خوزستان هەریمی ئەهواز بە مافەکانیان دەگەن نایدێ وەزعیەتێکە لەوێ خوڵقاوە وەزعیەتێکی نییە کە بەم زوانە بتوانێت چارەسەری کرێت. کاکە بەڕستان ئەندامی ئەنجومەنی میدیە کەمینەتەوەکان لە کانەدای، تۆ پێت وایە خەڵکی کوردستان یان نەتەوەکانی دیکە تاستا توانیویانە پشتیوانی لە خەڵک بکەن خەڵکی خوزستان؟
ئەگەر مەبەستن نەتەوەکانی ئێرانە لە واقعدا ئەو هەڵوێستە ئێمە لە کانەدا بینیمانە لێرە لە واقعدا هەم ڕۆژی هەینی ڕابردوو لە تۆرنتۆ نزیک بە شاید بینی 400 تا 500 نەفەر لە ئێرانیەکان گردبوونەوەیەکیان ئەنجامدا لە مەیدانی مێلەسمەند و ویستیان بە هەرحاڵ هاوسۆزی خۆیان وە پشتیوانی خۆیان دەربڕن ڕۆژی ڕابردووش یعنی ڕۆژی شەمەی ڕابردوو لە واقعدا زۆربەی خەڵکی ئەلەحوازەکانی ئەو هەرێمی ئەنتێریۆ لە پێش پارلەمانی فەدەراڵ لە ئۆتاوا کۆبوونەوەیەکی بەرینیان پێکێنا و ئێعترازی خۆیان نیشاندا دژ بە کردەوەکانی کۆمەری ئیسلامی و ڕوونکردنەوەیاندا بۆ ئەندامانی پارلەمانی فەدەراڵ و بۆ خەڵکی کەنەدا و لەگەڵ میدیاکانیش بێگومان دوان لە واقعدا ئەو جورە کردەوانە لێرە بە تایبەت ئێمە لە کانەدا بینیمانە و ئەوەی کە بمانەوێت بڵین لە دەرەوەی وڵاتوە تا مەسەلەن بە ئوروپاشەوە کە حەشیمەتی زۆری ئێرانی لێ بە کوردیشەوە بێگومان دیسان هەنگاویان هاویشتووە هێندێک گرتبوونەوە لە شوێنەکانی جۆرە و جۆری ئوروپای ئەنجام درراوە بەڵام منیش دەمەوێت بڵام کە ئەوانە زۆر لە جگای خۆی نییە و تەواو نییە دەبوو زۆرتر لەوە ئەنجام درابایە دەبوو نەتەوەکان بە تایبەت دووبارەی دەکەمەوە نەتەوەکان دەبوو توانی بایان لەو هەلو مەرجەی هێستا بە شێوەیەکی زۆر چالاکانەتر کەڵک وەربگرن و دەگەڵ کۆر و کۆمەڵەکانی ناوەندەکانی پارلەمان واتە پارلەمانی ئوروپا و هەروەتر لە وڵاتانی ئوروپایی باکووری ئەمریکا ببوورە واتە ئەمریکا بە تایبەت و کانەداش دەگەڵ حکوومەتی ئەو وڵاتانە و دەگەڵ کۆنگرێسمەرەکان لە ئەمریکا بە شێوەیەکی زۆر بەرین چاوپێکەوتنیان کردبایە و قسەیان کردبایە و ڕوونکردنەوەیان دابایە چونکە ئەو کێشەیە کە ئەلانەکانە ئێمە ئەوە شاهیدین لە واقعدا فقط وەتەنیا کێشەی هەرێمی ئەلەحواز نییە ئەوە کێشەی کوردیشە و نەتەوەکانی دیکەشە ئێمە هەمومان پێکەوە لە یەک باز نەدەین و سەرنیویش و داهاتمان پێکەوە گرێدراوە سەرکوتەکانمان هەروەکو یەکە بێمافیمان هەروەکو یەکە جا ئەوەیە کە ئێمە دەبێت زۆرتر لە نەتەوەی باڵادەست بە نیسبەت یەکدەر هاوسۆزی نیشان بدەین پشتیوانی بەرینترمان هەبێ و ئەو پشتیوانش بێگومان کاتێک چاکتر دەتوانێت جێبکەوێ و بڕاتە پێشێ کە هەماهەنگی و پێکەوە بوون و دەگەڵ یەکدەر کارکردن بە شێوەیەکی سیستەماتیک بڕاتە پێشێ نەک هەر ئەوەی کە خۆپێشاندانێک لە ئەلەحواز بکرێت یا لە شوێنێکی وەکو کوردستان بکرێت و ئێمە هەنگاو بەهاوین نەتەوەکان دەبێت پەیتا بە شێوەیەکی سیستەماتیک و بە شێوەیەکی بەردەوام دەگەڵ لە وڵاتانەی کە دەژین بەردەوام خەریکی چاوپێکەوتن بن خەریکی ڕوونکردنەوە بن و خەریکی ئەوە بن کە بەیسلا پشتیوانی بۆ نەتەوەکانی ئێران کۆبکەنەوە کە بتوانن ئەو کاربەدەستانەی وڵاتانی ڕۆژاوە لە واقعدا بێنە سەرخەت و زۆرتر دەنگ هەڵبەبرن قسە بکەن و پشتیوانی بکەن چون ئەو پشتیوانیانە بێگومان لەباری ڕوحی و لەباری دەرونیەوە زۆر تەسیری هەیە لە ژووری وڵات و هەروەتر بۆ ئەوەی کە ئێمە چاکتر بتوانین بەرەو ئاسۆیەک هەنگاو بەهاوین بۆ ئەو مەبەستەش بۆ ئەو ڕێگایش دیسانەکانە هەر تەسیرێکی زۆر جدی هەیە جا بۆیە ئەمنیش دەگەڵ ئەوە هەم کە دەبێت زۆر بە شێوەیەکی بێبراوانە بە بەردەوام ئەو کارانە بکرێت لە پەیوەندی دەگەڵ مافی ئەو نەتەوانەدا لە دەرەوەی وڵات بەتایبەت و لە ژووری وڵاتیش ئەوەی کە ئەو ڕۆکانە ئێمە دەبینین لە ئەلەحواز ڕوودەدا و هەر ئەو پشتیوانیانەی کە لە هێندێک پارێزگاکانی دیکەی ئێرانیش ئەوە پەرەی ئەستاندووە مەسەلەن دوینێ هاگەیشتە تەورێزیش خەڵکات نەسەر شەقام و پشتیوانیان کرد لە واقعدا دەبێت ئەوە بێبڕانەوە بێ لە هەموو شوێنی دنیاش هوا بۆ خەڵک کاتێک کە هاتوونەتە سەر شەقام بۆ لەسەر شەقام ماونەتەوە و نەکشاونەتەوە بێگومان توانیوانە تەسیر دابنێن هەم لەسەر ڕای گشتی جیهان تەسیر دابنێن و هەم تەسیر دابنێن لە بەرابەر ئەو حکوومەتە داگیرکەرەی کە بەسەریان دازاڵە پاشەکشەی پێ بکەن بێگومان ئەگەر هەر چەند ڕۆژ بێ
وەکو پێشتریش ڕوویداوە لە ساڵانی ڕابردوو ناتوانێت تاسیرێکی جددی هەبێ و نایبێ هیوادارم کە بەردەوام بێ. کاک بیژن لەو چەند ساڵە ڕابردووداوە دووەمین جارە کە سەرهەڵدان یا خۆپێشاندانی بەربڵاو لە ئێرانە سەر هەڵدا بەتابەتی 2-3 ساڵ لەمە و پێشیش کە زۆربەی شارەکانی ئێرانی گرتەوە بەڵام دامرکات دیسانەوە خوزستانی دەست پێ کردەوە. تۆ پێ دوایە بەم شێوەیە ئێوە ئاماژەتان بە مەسەلەی ڕێخستن کرد لە لاوازی ڕێخستن لە ئۆپۆزیسیۆندا لە سەرانسەری ئێرانەدا. تۆ پێ دوایە بەو شێوەیە گە بچنە پێشێ ئەم خۆپێشاندانانە خەڵک دەتوانێت بە ئامانجەکانی بە مافەکانی مرۆڤ بگات؟ ئەگەر زۆر بە کورتی ئاماژەی پێ بکەم دەبێ بڵم بەداخەوە نا مادام کە لە پشت هەر ڕێپێوانێک لە پشت هەر احترازێک حرەکەتێکی جەمعیدا مدیریەتێک و ڕێبەرێک نەبێ بێگومان ئەو حرەکەتە مەودای چەند ڕۆژ لە خۆی تێی دەکات دوایە دووچاری ڕاوەستان دەبێت لەگەڵ ڕاوەستانی ئەوجار حاکمیت دەست دەکات بە تهدید هەڕەشە گرتن زیندان هەموو قۆناغەکانی کە ئاماژەت پێکرد ئێمە شاهیدی بووین ئێستاگەش ئابانی 92 و پێشتر و دواتر خەڵکانێکی زۆر لە زیندانن بلا تەکلیفن ئاماری کوژاوەکان دیارنین لە ئێستای هەریمی هەوازیش هەر بە هەمان شێوە مەبەست لێرەدا ئەوەیەکە ئەگەر قەرار بە بە درێژەدانی ئەوە بە کێشانی بۆ هەموو ئێران و بەتایبەت هەموو پێکات و هەریمەکانی نەتەوەکان بێگومان دەبێ هەم درێژەی هەبێ وەک بەڕێز حەسەنیانیش ئاماژەی پێکرد و هەم دەبێ مدیریەت و ڕێبەری هەبێ گرنگترین شت بۆ وەها مەسائلێک کە دێتە پێشێ مەسئلەی ڕێبەریکردنە مەسئلەی کۆنتڕۆلکردن و هیدایەتکردنە وەختێک تۆ بووی بەهێز وەکو ئۆپۆزیسیۆن حکوومەت تیژ ئەو دەمی دە بەرابەرتدا حیسابت بۆ دەکات دێ بەلایانی لەگەڵت دادەنیشێ بەڵام ئەگەر وانە بوو وەک ئێستاکەت کە دیومانە بەشی هەر بەشی ئەوەندەی دەکات بۆ ئاگاداریت کە بە مارکی جیاخوازی بە مارکی وابەستەبوون بە ئەمریکا و ئیسرائیل و عەرەبستان یا فلانە حیزبی زیدی ئینقلاب لە دەرەوە سەرکوتی کە خەڵکێکی زۆر بگرێ ئەوەشمانەمە لە ساڵانی ڕابردوو ئازمون کردو خۆ ئەگەر بۆ مەسئلەی سەراسەری بوون و درێژەدانی خۆپێشاندان ئێمە تا ئێستاشی لەگەڵ بێ بۆ ئاگاداری لە بزوتنەوەی سەراسەری کوردستانی ساڵی 2005 میلادیمان نەگەورەتر نەبەرفراوانتر یەکگرتووتر لە نێو خەڵکی کوردستان مەبەستە بەداخەوە نەچێ وستانەکانی دیکە نەبووە و لە هەمان کاتیشدا پاش مەودای 20 بۆ مانجێکی کێشە ئەوەی کە معروف بوو بە شوانەی سەید قادر بەڵام پەیوەندی ئەسلی ئەساسی ویستی خەڵک پەیوەندی بە شوانەی سەید قادر ڕاستە شوانەی سەید قادر بە شێوەیەکی نامرۆڤانە گرتیان کوشتیان و دەبوو ئەو کارەشیان کردبا ئەوەی کە من بۆیە دەڵم لێرە چون ئەمن یەکێک لە کلۆ کەسانە بوو مەودی حزورمە بوو دە وەزعیەتی ئێداوە حزورێکی بەرچاو و نزیک ئاگاداری ڕۆژ بە ڕۆژ و سەعات بە سەعاتی ڕووداوەکان بوو ئەو ڕووداوە دروست مەرجی شوانەی سەید قادر بەرابەر بوو لەگەڵ هەژدەی تر و نهایەتەن ساڵڕۆژی شەهیدکردنی دکتۆر قاسملوو 22 پشتفەر کە ئەو دەمی لە بەرەبەرە لە نێوخۆی کوردستان بە شکوەیەکی تایبەت و بە ڕۆژێک کە تەواوی دوکان و بازار تحتیلی عمومی و اقتصادی عمومی دایدەگرت ئەوە شتێک نەبوو کە ڕێژیم تەحملی بکە بەڵام نهایەتەن مەبەستمەوە لە پرسیارەکەی جەنابتانە ئەو خۆپێشاندانانە خۆ لە خۆپێشاندانی بزوتنەوەی سەوز لە سقلی تارانی لە مرکزی تارانە گەوتر نەبوو بەڵام مادام کە نەیتوانی مدیریەت و ڕێبەری نەبوو ئەویش دەگەڕێتەوە ئەگە کورت ئاماژەی پێ بکەم مەسئلەی ئۆپۆزیسیۆنە ئێمە ئۆپۆزیسیۆنێکی واحدی یەکدەستمان نییە ئۆپۆزیسیۆنێکی چلتیکەمانەیە کە هیچیان قبول نییە و شتێکیان کردوتە هیندێک لەسەر کاغەز بەیانیە دەدەن بەڵام دە عەمەلدا عەمەلیان نییە. سپاس دەکەم کاک بیژن گەلێک سپاس بۆ هەردوو توێژەنەری سیاسی بیژێنی قارمانی و تەها حەسەنیانی گەلێکتان سپاس دەکەن کە لەگەڵمان بوون بۆ بەرنامەی ڕوانگە سپاس بۆ ئێوەش کاتێک خۆش زۆر سپاس بینەرانی بەڕێز سپاسان دەکەن تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بوون تا حەوتویدا بێ و بابەتێکی نوێ بمێنن بە سڵامەت.